پارادۆکس ڕەهەندە سیاسی و پۆزیتیڤ و نێگەتیڤەکان یان بۆ چوونە دژ بەیەکەکان دەخاتە بەرباس و تاوتوێیان دەکات. پارادۆکس گوێگرتنان لە دوو ئاڕا و بۆچوونی پێچەوانە کە هەر یەکیان بەپێی تێڕوانین و فکر و ئایدۆلۆژیا و بۆچوون لە دوو گۆشە و تێڕوانینی جیاوازەوە لێکدانەوە و تەحلیل و تەفسیر بۆ دۆسیە و فایل و بابەتە سیاسیەکانی کوردستان و عێراق و ناوچەکە و ئاڵ و گۆڕا گرنگ و خێراکان دەکات. پارادۆکس بەرنامەیەکە بۆ تێگەشتن لە هەر ڕوودا و بابەتێک بە تێڕوانینی ئازادانە و تەواو جیاواز. پارادۆکس بەرنامەیەکی هەفتانەی دەنگی گەلی کوردستانە ڕۆژانی یەکشەمە کاتژمێر 11 خولەک ڕاستەوخۆ پێشکەشتان دەکرێت. پارادۆکس بیسەرانی خۆشەویستی رادیۆ گەلی کوردستان ئەم کاتتان باش، من ئەنوەر حسێنم هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشتنی بەرنامەیەکی نوێی پارادۆکس. بەرنامەی پارادۆکسی ئەمڕۆ تایبەتە بە تێڕوانینی هێزەکانی باکوور لە سەر ڕووداوەکانی باشووری کوردستان یان ڕووداوەکانی دوای 16 ئۆکتۆبەر و پرسی ڕیفراندۆم. ئێمە لە بەرنامەکانی ڕابردوو تێڕوانینی هەریەکە لە هێزەکانی ڕۆژئاوا و هێزەکانی ڕۆژهەڵاتمان وەرگرت. ئەمڕۆ تێڕوانینی هێزەکانی باکوور وەرگرین سەبارەت بۆی کە ئایا ئەوەی لە باشووری کوردستان دوای 16 ئۆکتۆبەر و پرسی ڕیفراندۆم ڕێدا گەلە کۆمەکەیەکی ناوچەیی و نێودەوڵەتی بوو بەرامبەر بە پرسی هەرێمی کوردستان و ئایا ئەو ڕووداوانە چەندە کاریگەری لەسەر باکووری کوردستانە بێ وەکو پارچەکانی تر بوو. هەڵوێستی هێزەکانی باکوور چییە بێ سەبارەت بە باشوور و ئایا پرسی ڕیفراندۆم و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کوردی گەڕاندۆتەوە خاڵی سفر یان ئەوەی کە هەندێک پیان وایە ئەوە پەیوەندی بەو گەلە کۆمەکە ناوچەی و نێودەوڵەتیانەوە هەیە. پێویستە کورد گوتارێکی یەکگرتووی هەبێ، پێویستە هێزە سیاسیە کوردستانیەکان گوتارێکی تەواو یەکگرتوویان هەبێ و پێویستی بە کۆنگرەیەکی نەتەوەی هەیە بۆ یەخستنی گوتار و نەتەوەی بۆ دەربڕینی هاوخەمی و هاوپشتی لە هەر پرسێکی تر کە دێتەکایەوە. هەندێک لە بۆچوونەکانی تریش پیان وایە کە پەیوەندیەکانی هەرێم و بەغدا بە جۆرێک تێکچووە کە ڕەنگە چارەسەرکردنی ئاسان نەبێ، بە تایبەتی کە ئێستا لە ناوچەکە با بڵێم بۆنی شەڕێکی ناوچەیی دێ لە خۆرهەڵاتی ناوەڕاست ڕووداوەکانی ئەوەی کە دەست لە کارکێشانەوەی ڕەفی حەریری سەرۆکوەزیرانی لوبنان و پەیوەندیە گەرموگوڕەکانی نێوان واشنتۆن و عەرەبستانی سعودی و ململانیەکانی نێوان ئێران و عەرەبستانی سعودی لەسەر کەیسی یەمەن و لەسەر کەیسی سووریا و عێراق و ئەفغانستان وانە وا هەزەکرێت کە بۆنی شەڕێک بێ. لێرە هێزە کوردستانیەکان ئەبێت چی بکەن و ئەجێندای ئەوان و فایلی بەردەمی ئەوان چی بێ. بۆ قسە و باسی زیاتر سەبارەت بە تێڕوانینی هێزەکانی باکوور ئەمڕۆ میوانداری ئەم بەڕێزانم کردووە بۆ ڕادیۆی گەلی کوردستان بەڕێز عوسمان ئۆجالان سیاسەتمەداری سربەخۆ، بەڕێز سەرحەد ڤارتۆ بەرپرسی پەیوەندیەکانی کۆمان جوانچی کوردستان گەجەکە، بەڕێز نیزامەدین تاش بۆتان ئەندامی پارتی وڵات پارێزی کوردستان، بەڕێز عابد ئیکە نوێنەری هەدەپە لە هەولێر. بۆ بەش یەکەمین بەرنامەکەم هەرێکە لە بەڕێزان عوسمان ئۆجالان سیاسەتمەدار و بەڕێز سەرحەد ڤارتۆ بەرپرسی پەیوەندیەکانی کەجەکە میوانن. ئەم کاتتان باش دەم باش کاک بەڕێز عوسمان ئەگەر سەرەتا لە جەنابتەوە دەست پێ بکەم ئەو ڕووداوانەی دوای پرسی ڕیفراندۆم و دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ئێوە ڕۆژی باسووری کوردستان چۆنە بینن؟ پێتان وایە هەرێمی کوردستان لەبەردەم مەترسێکی گەورەدایە و پێویستە هەنگاوەکانی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان سەرکردایەتی سیاسی کورد لە باشوور چی بێ؟ زۆر سپاس. پێش هەموو تشتی یەک ڕاستی بینمە زمان ئەوێ بویەرن 16 ئۆکتۆبر ئەوێ پشتێوی بەڕاستیژی لێکۆڵین و لێپرسینێکی بەرفەرە دخوازە مەرخەندنێکی تازە دخوازە بەرێ هەموو تشتی ئەم بێژن کو کورد خواژێ پێنگاوی تازەی ستراتێژیک لە ئامادە نەکردبوو لە باشووری کوردستان، یعنی کاروباری حکومت و هێزین سیاسی بە پێنگاوی تاکتیکی ڕێوا دەچوون، یعنی ڕۆژانە خائیدارە دەکردن نەکو بکانن پێنگاوی گەورە ڕۆخ ئامادە بکەن. ڕاستە حکومەتێکی پێنجقۆلی هەبوو لێ مخابن ئەو حکومەتێکی ناو خۆدا ناکۆکی ژیان دەکردن و زۆر لاواز بوو، یعنی یەک ڕێزی نەبوو.
هر کەس هەویە بوو کۆ تەقینێکی گەورە ناو هێزی کووردا ببە دژیتیەکی گەورە ناو هێزی کووردا ببە ئەم دەکارن بێژن 3 سال 4 ساڵی ڕابردووی بنابەری هێزی کوردی باشووری کوردستاندا یعنی پرسکریک ناتنە چارەسەرکردن گەورە بوو هاتنە vêşartin û gevre bûn katekî wisa de giştpirsî hate kirin giştpirsî bixwe encamekî baş da wek em dizanin bi psîkolojî bi siyasî bi her avî jiyanê de gorenkariye kunî rojevê bandorekî xwe baş hebû lê ji êrişî dagirkere re amede nebû boy xwe bipayêze yekrêzî nebû û lawazî di nav hêzê Kurdayê bû pêwîst bû ku pêştirî hemû tiştî Kurd xwe ji giştpirsiya re amede bikire ji dijî êrişê çavê xwe biparêze ji wî re amede bê lê ez dizanim ku hiç hêzekî Kurd ji bo ku encamê giştpirsînê biparêze re amede nebû ne ev hêzê başûrî Kurdistan ku pêşxulî hikûmetekê bû ne jî hêzê dinî netewî hiç hêzek ji dîfa encamên giştpirsî re amede nebû ji bo wî jî katî ku êrişek li ser encamê giştpirsî bû wî katî şikestinekî taktîkî hate jiyan kirin ev şikestinekî taktîkî ku di ew nuqteyê de ew qonağa de bime û di şertê bi rewşî taze de ez bawerim ku Kurdê ev encamê giştpirsiyê bigine devletbûnê yani dikane di rewşekî taze de serxebûna xwe îlan bike ez dêdîm di ev salê de ev derfetî ev dest Kurd bikeve pêwîst e Kurd ji îsta de xwe amade bike باشە بەڕێز ئۆجالان جەنابەت وتت کە حکوومەتی هەرێمی کوردستان دروستە یەک ریزی نەبووە یا گورتو نەبووە بەڵام پێ دوایە هۆکارەکە ئەوە بوو یانگە لە کۆمەچەی وڵاتانی عێراق تورکیا ئێران و هەندێک باز لەوەکەن بە چرای سەوزی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەو پەلامارانەی حەشتی شعبی بۆ سەر هەرێم ئەو گەلە کۆمەکی ئەنجام درراوە ئەگەر نا مەسەلەی ڕیفراندۆم مەسەلەیەکی یعنی هێندە مەترسیدارەکە هەرێمی کوردستان بکەوێتە بەردەم ئەو هەموو پەلامار و هێرشە نانڕەوایی کە ئێستا هەیە لە چ سیاسی چه ئابووری چه ناوچەیی yani em dizanin ku yani dagirker pêk wa êrişek kirin yani pêşkêşiya ev êrişe jî çendî ku leşkerî xwe bejdar nebû be jî komara Tirkiye bû yani şev roj yani Iraq pal dida İran pal dida Sûriye pal dida em dikarin bêjin ku dixwast mirdî zindî bike li dijî Kurd şer bike bi vî awî xebatekî Tirkiyeyê berdewamî û berfereyê bû wek em dizanin katî ku Amerîka jî boî bernameyê xwe bêdeng ma wana ku ev firsete rawin pênga babitin li dijî Kurd êrişekî dagirkerî berfere û berdewamî hate holê lê Amerîka em bêjin çi hinek dibêjin dijminî Kurd e ne Amerîka dijminî Kurd niye lê bernamekî xwe cewaz heye Kurd yek hêz e hêzên rojhilatan nawerast Amerîka serokî cîhanê ye yani hêzekî em bên cîhanî ye tê gor bernameyê wî pênga bavê jî tibê na Amerîka bidim layekî ez ê hesabê xwe bikim û gor wî pênga bavêjim ez ê me xeletî bû ji bo wî serkirdayetiya Kurd xeletiya xwe hebû ku bernameyê Amerîka nanî berçavan lê em dibêjin serokê cîhanê Amerîkayê pêwîst e ku Kurd pêngavê çike gevre berva pêş dawêje pêwîst e ew hesabî bike li gel Amerîka متفق به گروهی پنگا باویجه دویده هم بگین کرد تنگ نزدیک بود و به یک آلیل نری جبوی ویجه از دویزم غلطی کرد ات پنگاوی گشتپرسینی و پاراسنایی ده باشه بەڕێز کاک عوسمان ئۆجالان دوجارە گەڕێمە وڵات ئێستا بەڕێز نیزامەدین تاش هەواڵبۆتان لە پارتی وڵات پارێزی کوردستان کاک بۆتان ئەم کاتت باش سلام محمد شۆڕە
زۆر سپاس سلام بکەم. زۆر سپاس بەڕێز کاک بۆتان ئەگەر لە جەنابت پرسم لە دوای ڕووداوەکانی پرسی ڕیفراندۆم و 16 ئۆکتۆبر باشووری کوردستان تووشی تەنگەژەی سیاسی ئابووری گەورە بۆتەوە و تووشی گەمارەدانێکی نێودەوڵەتی گەمارەدانێکی ناوچەیی بۆتەوە ببوورە تێڕوانی ئێوە سەبارەت بە پرسی باشوور چییە؟ پێتان وایە هۆکارەکانی پشت ئەو فشارانە چەنە؟ ئەوەی کە بەڕێز عوسمان ئۆجالان وتی وتیان دێ لەوانە فاکتەری ناخۆین دروستە نایەگرتوویی و ئامادەنەبوونی حکوومەت هێرێمی کوردستان بۆ ڕوبەڕووی ئەو پرسانە. ئێوە وەکو هێزێکی باکووری کوردستان تێڕوانینی ئێوە چییە و پێتان وایە ئەبێ پەیوەندی ئەو باشووری کوردستان چی بکردایە لە ڕابردووکەنەی کردووە ئێستا ئەبێت چی بکا بۆ دەرباز بوون لەو تەنگەژە و قەیرانانە؟ ڕەفەرەندوم حەقی کوردە یان لەسەر ڤیا نیقاشکردن ئەساس زۆر نەباشە. بەڵێ ملەتێکی ji bo qederê xewî çaxa referandum çê bike tu îrade nîne dijî vîya derbikeve ji bo vîya amadeyê ne amadeye ew tiştekî dine lê têkanîna referandumê cidden qerarekî tarîxî bû îradekî ewil car bi taxî Kurdistan çêbû ev serkeftina Kurdayê 5 sal jî derbas bû her qezencekî ye yani ew cida لبالي لازم بو حسابي او كي بكرانا يعني مادام كي قرارك اقص تاريخي دانا في رادع اول جار داستيا كرني لازم بو بنجي فياجي تجي بكرانا يعني دالي دبلوماسي دا دالي سياسي دا دالي عسكري دا همو حساب بكرانا غور فيا قرار بدانا daha baştı تخويا كرني دالي سياسي دا belki هناك دولة أو كوريا يعني صوص ضايق كردا قديد وقت شهر 11 جدا قديد الكردا جدار كاتن وموت جسارة جدام كردا أما تخيا كرمي بنجايليا زور قايم هنا يعني دالي سياسي دبلوماسي ده كماسي كفر مازن شيبو يك ددو لازم بو همو احتمالا مربوطن برساوه دالي عسكري ده يعني دالي عسكري ده جي gerek her aliyede amade bulmuş. İşte hamu xrab, hücum Irak'ı, planı İran'ı, Türkiye. Eğer Kurdar bu dali askeri siyasi de bersi de ziya lazım bu ev karar pek banya. Diyani da jike maski heye. Fakat jivana mühimtir. Ekuyakirni de nakaba Kurdar ve rasta hamu hizba partiye mesela referandumu kararda ama dur derken de amelde tam kanedan ber keması derken problemi de nakaba partiye de mesela ne hatı bunun çareser kırne derve kurda xwariye asas ne alikariya devlet da dedin çene bir jboviya problemi naftayı çareser ne asas jviya keması derken Jaz em umutların jivraşun da az problemi hey servis kine çareser bikin. Eğer Kürt zipo problemi nafta da çareser bikin. Yekitiya Kürt'da çebi ve hamu parti ittifakdar mesela çareser kine mesela oldu ki hamu tıştin avanda nedir? Yani tehlike gittin lazım cihat cihan kırni eğer Kürt به ittifakdari hareket بکن دکارن جوی آلوزی در باست. باشە بەڕێز کاک بۆتان هەمووتان هەموو میوانەکانی من و هەم بەڕێز عوسمان ئۆجالان و هەم جەنابت و میوانەکانی پێشتریشم باسی یەکگرتووی کورد دەکەن هەمووتان جەخر لەسەرەوەکەن پێویستە کورد تەواو و وەزعی کورد نەباشە بەڵام ئێستا بۆ نمونە ئێمە وەکو هێزی باکوور ئێوە ببینین ئێوەش یەکگرتوو نین هەمووتان ئەوەکەن کە یەکگرتوو بین هێزی کورد یەکگرتوو بێ قوتارێکی یەکگرتووی هەبێ هاوپەیمانێتیەک نازانم کۆنگرەیەکی نەتەوەی بەڵام بۆ نمونە لەناو هێزەکانی باکوور ئێوەش یەکگرتوو نین باشە ئەو یەکگرتوویە چۆن بەدیدێ بۆ نمونە پەیوەندیەکانی ئێوە پارتی کرێکارانی کوردستان چۆن باشەکرێ پەیوەندی نێوان پارچەکانی تر باکوور و ڕباشوور ڕۆژئاوا و ڕۆژهەڵات چۆن باشەکرێ بۆی کە بتوانین بەرامبەر ئەو هەموو کێشە و گرفتانەی کە هەیە دەربارەی کورد یا با بڵێم مەترسی لەسەر کورد پرۆتستۆ بکرێ و بتوانێت هەنگاوی باش بنێ. Yani haliyen esas mevzuların biri Rojava'yı Kurdistan tişteki başayı serkeftineki hey peş
Merunikarim beni garanti hatta dumayı ki serkeftine kurda kısidesi BGC statüki sistemeki federal libeli bir gabe yek dengin yek rezim. Yani dünyali da problemi onu enekesi EP'de hey ama da ameli da P'de haliyen saha teneye karar yapıp plan yapıp bir meşandın ecboviya ev dıbı sebebi bir problem daha bir meşine. Dura problem çözümü belki ama daha bir daha bir deri başı ama bakır başvur boşlat cidden problemi mezun cihandık. Yani de her su persi Kurdistan ji hamu ev bir itfaiye. Başvur felaket bir itfaiye çelim. Bakır civarı. Yani bakır mesela hadep anha 6 milyon raygır fakat derve siyaseti. Yani Türkiye hamu siyaset merdar, belediye, parlamenter hamu kısmını hapsi zedeyi. Müsaade nazır tüm müzahareki çevre, kare çalaki siyasi çevre. Ev kuvvet edince zaten hasap edince kadi kuvvet minin. Jbodu problem le warji heye, le rojlatçı heye, le başurci heye. Jbo viyar lazım avul car akli hizbayeti idi meru başta beyler. Yani hatta naha çıkrafti jbo kurda derketi tehlike jbo kurda çebi hamu ev zihniyeti deri evi hizbayeti derdik evi ideolojik yani tecrübe kendi ben sabıklı seru esası naben bu kuvveteki neter stratejik neter mesela nizamatin jbo viyaji ev nakoki her zemine Vayar ne çareser kırını Kürt her tehlikede edemine. Jibo viya lazım Kürt siyaset medarı Kürt'da, revşenbiri Kürt'da avul car müzik bunu ideolojik. Bir de kelek yani ideoloji her evi hebeli. Fakat ne bir asnengil peşiye itvağa mesele kurdu Kürdistan. Hizbayeti Kürdistan kutsaltır nine. Yani menfaati de hizba bidin aliki esas Kürdistan, menfaati Kürdistan esas bigirin. Dvi ali de ezbar dikim binge zemin hede edi çeydi. Yani kuya kırını da her parçada ittifak çeyne de eme derler. Jibovya ezbar dikim jibra şunda insanı revşen bir siyaset medarı kurdu Kürdistan haz dikim bazı degrani bidin kuya kırını lser ittifakı Kürda esas kar bikin menfaati perçe hizba ideolojik bidin başı yani bakın dönemin yekemin stratejik hedef lazım bu ittifakı kongrede be mecliste be mesela nine ev yani ev aracı esas mühim bir şekilde merudukarın fabiginin ittifakı bu viyacı hedefi per mezun ev ki var ideolojik ne Hınek hedefi stratejik meruteng dikin, dedim peşefal servi esası. Bibin yek az bardikim jbo kurda daha baş mı? Başa barez evalbotan 2000 گرم ولادس مولای برز عثمان و جلان کاگ عثمان اتوانی پیان بلید جناب دوکو سیاست مدارک و شارزا لکاروباری ترکیه و ناسینی ترکیه کی باش اتوانی پیان بلید لم بارودوخی که بسر باشوری کردستان هات رولی نگاتیفی یا رولی دشمن کارانی ترکیه و حکومتکی اک پارتی چی بو لکاتکا که ئێمە هەمووی شایدی ئەوەین کە هەرێمی کوردستان پەیوەندیەکی نەوتی ئابووری باشی لەگەڵ تورکیا بووە و پەیوەندی دۆستانە و نزیکی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ تورکیا بۆچی ئاوای لێهات لە کاتێکا گرێبەستی 50 ساڵی هەیە و بوونی پایەگا و هێزی دەستگای میتی تورکیا لە ناوچەکانی بەرواڵی باڵا و بادینان بۆچیە بوو ئاوا مامەڵە بکە لەگەڵ هەرێمی کوردستان یا لەگەڵ دۆستەکەی لە بادینان و پارتی دیموکراتی کوردستان کە نیوەی حکومەتی بەدەستەوەیە. Yani başa bizim devletin dagirker radanı standın carna dıra peyvisti.
ئاتنکاوی پێویستی ڕەت بکی لەگەل هەم هێزا دانوستاندن بکی اتفاق ماژی پێش بخنی دجێدە لێ ئەم بێژن لەسەر تورکیە حەساب باش ناتەکردن تورکیە وەک هێزێکی دۆست هاتە دیتن تورکیە ژی یعنی نابە دۆستی کوردە لە دژیتیا کوردە هەرموو پێنگاوادا پێشکێشی کردیە yani netewî Tirk li ser tunêbûna Kurd biye hêz û jiyana xwe berdewam dike. Rastî Kurd gemekî qebûl kiriye lê em dikanin bêjin bernamekî xwe çareseriya mişkûla Kurd niye. Naji Tirkiye tenê yek çareserî xwe ye dibe ez dikanim sedaqe bidime te. Yani ne ku çerçeveyi bernamekî de müşkûleyê Kurd çareser dike. Türkiye bir rengi boy wî ez dibêjim xandina li ser Türkiye boy çareserkirina müşkûla Kurd da xelatiye bû boy wî Türkiye'ye çi bike li dijî giştpirsiye hesab nehate kirin. Pêwîst ev rastî bêdayî dîtin û em bêjin rexnedan bêkirin. Rast e Kurda yardımî kir em bêjin têkilî aborî pêş xistin lê hiç katekî Türkiye soz nebe ku li gel serxebûna Kurd be û bêteref bime na Türkiye dijminatiyekî temam kir û ez dê me hêzê Başûrî Kurdistan helbestî Türkiye baş hesab nekirin di vir de xelatiye ye pêwîst e ku ev rastî dikkatî pêş da bê dîtin kur vî tedbîr bê standin ev çi dibe napêwîst e Kurd çi bike یک ریزی بکه یک ریزی به چه رنگی حیا استاد بجم کنگره نتوی کردستان از بجم او کاتی دا پیوسته که هر بشک کنگره نتوی دیگر راستی بشی خود درست بکه جبوی باشور جبوی روژاوا روژالات باکور هر بشکی کنگره که نتوی هبه و او کنگره نفخادا ام بجم تکلیه که پیش بخینن آ باشتر آکو گنجاو پێش بکە بە ئەوە ji بۆی ویاز dibêjim ne yek kongreyî netewî pêwîst e ji bo her beşekî Kurdistan kongrek bê durustkirin û zûtirîn kat li ser vî esasî her beşekî Kurdistan da yekrêziyekî netewî bê pêşxistin ev zor giring e tedbîrekî bivî awî bike hêzê sereke pêwîst e li ser vî îş bikin li Bakur kongrekî netewî li Rojava li Başûr li Rojalat her beşekî kongrekî netewî pêş bixin û merheleyê duhemîn da katî duhemîn da jî naberê ev çar kongreyî beşê Kurdistan têkiliyekî taybetî bê pêşxistin bivî yavî yekgirtin û yekrêziya Kurd bê pêşxistin ana hinek dibêjin ku em ji bo hemû Kurdistan kongre ne ev durust niye pêwîst ji bo her beşekî kongrek bê pêşxistin ve ev bûyerên li Başûrî Kurdistan ev rastîûnî pêşme yani yekrêziyek bibe lê çerçeveyî wî sîstemî wî çi ye ev zor giring e bi vî avî be ez bawerim ku Kurd dikane dijminê xwe baş binase kî dost e kî dijmin e kê dijîtiya Kurd bike kê dostaniya Kurd bike binase gor wî dikane pêngavê xwe باشتر و درستتر باوێت باشە بەڕێز جالان دوجارە گەڕێمە وڵات بەڕێز کاک بۆتان ئەکرێ بزانین بۆچی ڕۆڵی ئێرانیش ئێران ڕاستە کە ڕۆڵی کاریگەری گەورەی هەیە و هەژمون و هێمنەی زۆری هەیە لە عێراق بۆچی هەمویان ینی لە دوای پرسی ڕیفراندۆم کەوتنەگە لە کۆمەکەیەکی ناوچەیی و گەمارۆ و داخستنی فڕۆکەخانەکان و تەنانەت پەلاماردانی خەڵکی کەرکووکوانە پێ دوا بوو پرسی ڕیفراندۆم ئەگە دوا بخرایە باشتر نەبوو بۆی کە هەری باشووری کوردستان تووشی ئەم ئاری شەوقێرانانە نەبێ یعنی بۆ نمونە وڵاتێک تۆکانی ئەمریکا بەریتانیا فەڕەنسا هەموو ئەوانە ئامۆژگاری هەرێمی کوردستان و بەڕێز بارزانیان کرد کە ڕیفراندۆم دوا بخەن یالانی کەم لە کەرکووک ناوچە جەناوکان دوا بکەوێ بەڵام بارزانی هەموو ئەوانەی ڕەت کردەوە پێ دوا بوو مەسەلەکە بەتەنها ڕیفراندۆمە یان پێشتر ئەجێندایەک هەبوو بۆی کە هەرێمی کوردستان پاشەخشەی پێ بکرێت لەو پێشکەوتنانەی بەدەستی هێنا بوو لە بواری ئابووری سیاسی
ما بريازية هلا دخلنا جبوي اتفاقية هناك تشتا كرت بيني ما جبو راستا ديغافي جبو كونغري نتاوي تباي چار ترچه كردستان نممكن يعني شرطي نها مستعيدين بزيادة فقط ترچه وجلات دا باكور دا مرد كارن او بكن يعني همو حزبا بمنجل هفدو انسان روشن بير هي سر بخواه هي یا مجلسکی یا اتفاقی شکلی دنیا به کنگرکی فقط چهار پرچه کردستان نه هم مساعدین راستی نمیشه فقط جبو باشور کنگره نابشه مجلس کردستان یعنی همو پارتی د مجلس دانه د حکومت د همو پارتی جیدگرن لسروی اساسی لباشور کسل دروانه مینه همو قوات بخدمت حکومت و مجلس او ریکی daha baş evde çareser jbo çareser kirni jbo İran'ı evke yani İran tuzani hamu müşkilede Kürdistan'da asas ne tenede evke çar terçe Kürdistan'da hamu müşkileci İran çedi Amerikalarım dene lazım bu tevazu ki de nakaba alate Türkiye ve İran'da çevre yekali grani bir de ser İran Türkiye adisi. Bu da Türkiye İran adisi. Hadvi Ali da belki ihmal kırınca bu İran çebriye ama vayan cevheri mesele müzik bunu İran'ı naguherine. İran problemi Kürdistan'da çebriye hamu destevan çebriye ecvara şunda çebriye grani boğan ve geredayı filan proje vala derxistli referandum lidije serxabuni nakokiya da nakaba partiya da hamu İran çedikin. Jiboviya evke yani Jiboviya Kürda çı taviz bida İran'ı bana beri hatı bu plan kirine. Evi bir zararı bida Kürda. Referandum jivala derxista nakaba partiya ji xiraf bikira eğer bıça ilan kırına devlet el jare gidene ev xirafti jberi bek hatta naha derbas bir jüji ev xiraftır bikira jiboviya Kurd lazım mı bari bukuvveti xwedinivari yani aman em taviz bidin İran'ı Türkiye nizanım em alakı xwed bir devletlere çebikin ancak ev xwedini me derbike ve ev galet مرو باری قال سر خچه دکن منفعت علاقه دولتا لسر او که چه نابه دیرو باورتیه سوزدایه ندایه خرابی کریه کمپلو کریه خیانت کریه ویا شغل زاروکه یعنی اف لازم ایدیم جویا درباس بزن لسر منفعت علاقه دیپلوماسی سیاسی چه دبن منفعت کرد و ایران هنک به هفره هیه ama İran ne mümkün müsaade bu devlet çevre irade kurda bir rengi der bir devlet bu ne çevre bu ya dersi çuvari bir xirafti dike evkeci seviye yani müsaade bu dana batana kerki hevdeş nizam tamam kanun servisantışlarına nikaş bakın fakat van izikuni İran nagarın diğer lazım Kürt ne kapına tedbiri koy دهندر دا بگره خواهد قایم بکر لسر وی اساسی دوستانی جدکار به ایران را چه بکر فقط لسر منحمت ایران اگر کرد جوراشون دا جی اف بکر سیاست اگه بده مشاندنه بله جاره گیدنه به دست خواه کردستان خراب بکن وی اتفاقیش خراب بکن او نزدیک بون لباشور کردستان مشکاندنه هیچ باری خواه ناینن لسر بنگه خود تجارا استراتژی پیش نخن یدی بس اقص دربا خورنه همه دربا اساس بگرن دولت اساس بگرن خواه بوان و گریبتن اراده خواه بوان و گریبتن او که یعنی او شاشه مزاد زیالی دا اما اقص رخنه لپکک دکن اما تشتکی پککی زور mühim هیه باشه اوجی همه bari xwedin yani dibêne em esasın. Li ser wî esasê karek dibin meşandinê eger
ایرو دکارن برخوا بدن جویای لکوبانی لروجاوا برخوادانی قزنج چه کرنه همون سر بیرو با آرتی خود چه کرنه وانتشتانه اف رها اف ذهنیت اف منتالیت لازم جبراشون در کردستان باشور دایش پیش بکردن. باشە تانوایە پارتی کرێکارانی کوردستان بە ڕۆڵی خۆی هەڵنەستاوە لە باشووری کوردستان وەگەوەی کە لە کۆبانێ لە ڕۆژاوا وە لە یانە بوو چی بکە بۆی کە بۆ نمونە هەڵوێستی خۆی جددیتر دەرببڕێ. پارتی کارکری کوردستان پر غلطیش دکر روحی نتویت پچکی دور کتیه اما دیساجی اوکه یعنی دیساجی مرو نکارم بینه اما وانا ناف پلان دجمن دا جی دگرن وان هدف بکن تشکورنینه هجوم دیسا کردستان چه یا ایران یا ترکیه از این اجدوی قناتی دام پککی اوه لگل کرده اف بکه یعنی لگل کرده قوات باشوره پیشمرگی باشوره دجی داگرکره اوه شرج بکه کار روله کیجی بلیزه لبالی ایجاری پککی دوی آلی دا تجربه بره بده برچاوه خواه پر حزباتی اساس بگیره فا اساس بگیره شر اقتداری در ناف قدا دده مشاندنه ده باشور ده اگر پروبلم اقف گرام بیه دویاده رول پککی زیده یه در جوانا برد پچکی هنک ده نتویت اساس بگیره منفعت کردستان اساس بگیره تکی قوته که گوره بکاره جوراشون داجه روله که باش بلیزه باشە بەڕێز هەواڵ بۆتان دوازار دەگەڕێمەوە بەڕێز هەواڵ عوسمان وەجالان بەڕێز بۆتان وتی پایەکە لە ڕۆحی نەتەوەی دوورکەوتۆتەوە ئەمەش بێگومان کاریگەری نێگەتیڤە بێ لەسەر باشووری کوردستان و لەسەر پارچەکانی تریش بە تایبەتی لەسەر کۆنگرێ نەتەوەیی گلەی زۆر لە پارتی و یەکێتی و بە تایبەتی پەکەکە کراکەیانوێ هەژمونی خۆیان بەسەر و کۆنگرەوە ساز بکەن و ئەوەی کە لە ڕۆژ ئاوا ئەنە کەسە گلەی زۆرەکە لە پەکەکە یا لە پێدا کە هەژمون خوازی پەکەکەی بەسەرەوەیە و ڕێگا نادەن بە هێزەکانی تر وەتەنانە لە ڕۆژهەڵاتیش هێزەکانی وەکو کۆمەڵە و دیموکرات گلەی زۆر لە پەکەکەکەن کە ئەیانەوێ بۆ نمونە پەژاک کە دروستکراوی پەکەکەی لەوێ شوێن و پێگەوڕۆڵی هەبێ و بەدیلی ئەوان بێ لە بەشێکی تەنانەت لە باشووریش پارتی دیموکراتی کوردستان گلەی زۆری لە پەکەکە هەیە کە دەخالەت دەکات لە کاروبارەکانی و لەسەر ڕۆژئاوا کێشەیان هەیە لەسەر پەیوەندی تورکیا و پارتی لەسەر هەموو ئەوانە حاصل بۆچی پەکەکە لەو ڕوحینەتەوە دوورکەوتەوە بۆچی ئەم هێشکەم و کێشە و ئاریشەی هەیە لەگەڵ هێزەکانی پارچەکانی تر وە چۆن نەتوانێ ڕۆڵی پۆزەتیڤ بجێڕێ لە جیاتی ئەو ڕۆڵە نێگەتیڤە قادروی سەرەتایی قادروی دامەزرانی پەکەکەش ناو چەپی ترکا هاتیە ئەم دکانن بێژن کووانە پەروەردەی خۆ ji çepê Tirka dîtiye serokê wanî seretayî deniz gezmişe Mahir Çayana Mahir Çayan deniz gezmiş şoreşgernî baş bûn em hemû rêzê wan digirin lê em dizanin ku qewadirî PKK berêz Abdullah Öcalan serok Apo û hemû qewadirî xwe din perwerdeyê xwe yekemîn ji Mahir Çayan ji deniz gezmiş ji xelkî dinî evê dîtiye yanî nav şoreşgeriya Tirkiyeyê perwerdeyê xwe şoreşgerî dîtiye katî PKK hata demizrandin jî li ser wî bingehî bû yanî ji netewiyetê de tir sosyalizm li pêş bû mixabin sosyalizm jî têk çû êdî ji xelka re nezkane bibe xetekî rêbertiye an ji bo wî PKK hemû kata da carna em bêjin nêzîkî netewiyetê dibe carna em bê lewaz dibe katî tengav dibe netewiyetê qedr û qîmetî netewiyetê dizane bi netewiyeta Kurd lewazî xwe dide layekî xurt dibe pêş dikeve katiyekî ku rewşê xwe baş bû netewiyete ji bîr dike dibe ji bo hemû Tirkiye ji bo sosyalizm ev tişna ew katî da jî em bêjin yani rewşî cihanê rewşî rojhilata navîn fırsat derxiste pêş ku hinekî PKK imkaniyetî zêde durust bibe û bi wî kar bike
Divi katî da pekeke cardin derxist şoreşekî gişkî. Em bibî bu jîl netewiyet lewaz kir. Me xwastem pêş wî bigirin li dijî wî rawesin lê mixabin em serkeftî nabin. Nebûn. Îsta qawadirî ku pekeke bi reva dibe qawadirekî gişkî neyî netewiye. Yani zimanî Kurdî jî nizanin. Rast e hin gotinî Kurdî tîne ziman wek beriz Qarasu gotî işte Türk suwar hatine piyav biçin. Hin gotina tînin em pêkê xweş dibin ku yani rastî Kurdî tîne. Lê hîn jî bi zimanî Tirkî bû wan esas e. Ev jî dide xuyakirin ku hîn lewaziya netewî derbas neviye yani pekeke aliye netewî lewaz e. Eger ku netewiyet hinekî bide pêş ez bawarim ku pekeke dikane kar îşî mezintir, gewretir bike û serkeftîtir bibe. Ev rastiyeke li ber çawan e. Layê din de tabiye em bêjin yani dijminê me yekgirtina xwe kirine. Yekgirtina xwe li dijî Kurd hewl didin. Pêwîst ev rastî bê dîtin. Ji bo wî jî hemû êzê Kurd li netewiyetê xwedî derkevin. Yani îro em bêjin pekeke li Rojava em bêjin pirsgiriyekî dike ev tiştekî zor baş e. û em dibêjin ku şikestinî dagirkeriyê di xeta İdlibê û Efrînê de pêk bê. Kurd îsta xwe ji şerekî gewre ramede dikin. Pêwîst e ku hemû Kurd pirsgiriya ev pêngavî bikin. Katî li İdlib û li Efrîn şerekî gewre hate Rojavê Kurd bi hemû quweta xwe, bi ruhê xwe, bi fikrê xwe, bi madî û manewî bi hemû aliyê de pirsgiriya wî şerî bikin ku serkeftineke bi dest bînin ev xetimandina li tevayî Kurdistan li başûr jî tê jiyan kirin bête rakirin cardin Kurd bikeve peyvaja devletbûn û serxebûnê. Em dibêjin ev çemberê derdorê Kurda ku li Kerkûkê hata avekirin ê li Efrînê û li Îdlibê jî bişke ez divî hêvî dame û ez dibim dirêj nake ew şerê dest pê bike ev çemberê li dor Kurd hatiye avekirin ê li Efrînê û li Îdlib bişke. Ji bo wî jî ez li bir de bangewaziyê ji bo xelkî Efrînê dikim şerrî hûn bikin ji bo hemû Kurdistan. Rêgahê çareserî heya dumaye vekin. Dagirkirina Kerkûkê Kurd tengav kir serkeftina Efrînê rêgah ji bo Kurd kirava bike Kurdê bibe devlet Kurdê serxwe. باشە بەڕێز جاران دوجارە گەڕێمەوە بۆ دوای پرسیار لەسەر لەگەڵ چەناوت بەڕێز هەواڵ بۆتان هەواڵ عوسمان ئۆجالان وتی کە پێکەکە ئەوەی کە جەنابیش دوتر لە ڕۆحی نەتەوەی دوورکەوتۆتەوە و نەیتوانیوە بارودۆخەکە باش ڕەفتار بکە و تەنانەت باس لەوەکە کەوان لەژێر هەژمون و هەیمەنەی چەپی تورکیا بوون و تا ئێستاش قەرەسوو هەرەیە بە زمانی تورکی قسە بکە و گرفتەکەەوە نییە گرفتەکەەوەی ئێستا لە ڕۆژئاوا سەرکەوتنی زۆر بەدەست هاتووە و لە ڕۆژێک لە 16 ئۆکتۆبر کاتێکە کەرکووکەکەوێتە دەست چەتەکانی حەشتی شعبی و پەلاماری خەڵکی کەرکووەدەن لە ڕقا هێزەکانی سووریای دیموکرات و یەپەگۆ یەپەژە ئەو شارە کۆنتترۆلەکەن ئەمانە بەدیوێکا دەستکەوتە بەڵام لەگەڵ ئەمە شاوتم ئەنە کەسە گلەی زۆری هەیە هێزەکانی ڕۆژهەڵات و ئێوەش بۆچی پەکەکە و هەموو گلەی هێناوەتە سەرخۆی لە کاتێکە کە دەستکەوتیشی زۆری بەدەستێناوە لە ڕۆژاوە یان پرسیارێکی تریشەوە بێ کە ئایا ڕۆژئاوا لە بەردەم مەترسیەکە کە کەرکووک و باشووری کوردستان تووشیان هات لە دوای 16 ئۆکتۆبر ماسی ناکۆکی دناو کرده زۆرە ئەگەر ئەم بکەون نابووی شخەمش بنی دەرناکەون سەبەبێ حتا نها کورد ئەقاس فرسەتی تاریخ خست بە دەستێ خوێ سەر نەکەس خوێ ئەوە لیژەر ئەم دەڤرادا بمینن هەر لەسەر ڕەخنە بسکنن پێشە خوێ ڕۆنایی نەکەن ئەو ژی نەڕاستە یعنی ئەو ژی لیستۆکێکیە پێکێکە ڕاستە یعنی پێدە لە ڕۆژەوە نەقابە حەقسزی لە ئەوکێ دەکە ئەنە کەسە دەکە مسادە نەدە کارێکی بدمەشەندنێ ئەو ماسی لازمە ڕابە مەروف هەموو دژێویا بسکنن لێبەلێ سەرکەفتنی نها پێدە لە ڕۆژاوا خستی دەستێ خوێ ژوانە دەرباس پیە ئەوکێ ڕەوشێ
باشور نهاتی دا جیان دکه جن کماسی نقابه پارتیا پر درباس بیه ام ناهین اجی خوابوان تشتانا با گریبتن جخوا شاشا بری خود تکرار بکه یعنی جبو بی از دبیم لازمه ایدی جبراشون دا به منطالیته که نوی ام اوک بکن زه ایران ترکیه عراق سوریه لسر دجمناتیا کرده قصد نقابوان دا پروبلم هیه حتی دالی که دا دجمنه هفدونه لدجه هفدونه فقط bu meseleyi kurda hamud dibir yek kuvvet. Zenab dibine İran'ı Türkiye plan kiriyor. Lekandili ldici PKK ve operasyon pişebeke. İhtimal heye. Afrine hinacı müdahale Türkiye ev tehlike heye. Madem ki düşman ekas yani devlet edini ser düşman atiya kurda ekas nakuyi xwadidin ali ki dibin yek Kurdiji lazımı jiviya tecrübe bugün ma akacı ahmakti nabe hizbayati tiştekidine tamam bu demokrasi fikri hamu kesi bula cüda bir nizam çıkmaz fakat eğer velat eme nebe devlet nebe imkan mevzi de dest eme nebe fikri te cüda biçe ne cüda biçe başa hizbekidine ev hizbekidine manevi nine Bu bir lazım PKK tecrübeci bir digre nakraz nizanım. Fakat lazım PKK cidden devj evki derdi. Yani ev zikbuni yek ali iktidar şer'i iktidari Hamud partiyara bikevin nakuki fırsat kevi desti wan tünebike. Vana nabe zararı ebedi sebep PKK tünebike. باشە بەڕێز هەواڵ بۆتان ئەگەر دوایین پرسیارم لە جەنابەت ئەوە بێ ئێستا هێزە سیاسیەکانی باشوور و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چارەسەری قەیرانەکانی لەگەڵ بەغدا بێت چی بکە و ئایا پێت وایە کۆنگرەیەکی نەتەوەی لە ئێستاە بەدیلە ئەڵتەرناتیڤە بۆ چاکردن و باشکردنی بارودۆخی سیاسی کورد لە هەر چوار پارچەی کوردستان هەر چوار پارچەی کوردستان نها ویگاوی کۆنگرە نابە هەر یەک لە ناو قەدا Kurdistana başvur hükümete uy heye, dünya uy nastıkı, mecliseki uy heye, dünya nastıkı. Lazım hamu hızb, yani hamu partiye dini, devcivan evkana berdin, nizikune teng berdin, ve hev meclisu hükümete bibin, behevran müşterek biçin, Irak'ı güftügü desteği bikin. Bu biyaz lazım herkes alikar be. Uçağa Kerkükçü, sıvı nizam evler Süleymaniye biçi uçağı ev parti mayi çi feydavi heye. Ji bo ve lazım zêde dirêj neke hemû partî werin tev meclîs hikûmet bibin. Hikûmet müşterek bi navê hemû hizba dikarin bi Iraqê re ev bikin. Yek ev di du jî ew ke yani kuvvetê askerî jî lazım topê ser ev du bigire sengerê xwe qayîm bike. Fırsat belki demê pêşta çêbû yani Kerkük Kurda şeveki wanda kir dikarı şeveki jî bigire. Ev fırsatîna ji destê Kurda çê nebê. Fakat haliyen lazım bi Iraqê re ew bike. Yani diyalog hevdîtine mesele siyasiye siyaset evî tiştê çareser bikin daha baş. Bale zor spas berêz Nizamedîn Taş hevalbotan لە ڕێبەری پارتی وڵات پارێزی باکوور کوردستان بەڕێز عوسمان ئۆجالان ئەگەر بێمەوە لای جەنابەت بۆ دوایین پرسیار ئەوەیە کە ئێستا ئەبێ هێزە سیاسیەکانی باشوور بە تایبەتی و هێزەکانی هەر چوار پارچەی کوردستان چی بکەن لە بەرامبەر ئەو مەترسیانەی کە لە کەرکووک دەست پێیەکە و ڕەنگە وەکو هەواڵ بۆتان وتی ڕەنگە سلێمانی هەولێریش بگرێتەوە ئەگەر هێزەکان ئامادەسازی نەکەن یەکگرتوونە بن و ڕەنگە لە داهاتووە ڕۆژاوای کوردستانیش بگرێتەوە و فشارانێک ئێستا لەسەر باکوور و ڕۆژهەڵاتی شەیە زۆرتر بێت چی بکرێ بۆ چارەسەر بەرە هەموو تشتی پێویستێک و کۆنگرێکی پارێزوانیە دەستکەفتی نەتەوی بێ پێشخست باش یعنی ئەم بێژن 16 ئۆکتۆبرە شکستنێکی تاکتیکی بوو Kerkük boykoteki veci ustades çetin heşta şabi de. Le mümkün ev dagirkari xaberdavam bu xaza xaberdavam bike.
جبوی لسروی بوی توایی باشوری کردستان چاوی پی پاراستن دستکفت نتوی چاوی پی پاراستن پیوسته کو کنگرکی پاراستنا نتوی لباشوری کردستان بکرد لای دنداجی او پارلمانتو بریکو پیکش بکرد راسته پارلمانتو نونرتیا نتوی دیگه لباشوری کردستان پیوسته کو اوا دستلاتی خواجه سروک جیجه سروک وزیر زیده تربه با یوی پارلمانتو ایش بکه جبو یوی خبات بکرن لیدی ساجی لگل وی پیوسته که کنگرکی نتویل باشوری کردستان ایبه باید که خلقی بشیدن که دخوازه بجدار خبات باشوری کردستان ببه کرد دربای ولات و دیسا هم بیجن کسی نتویل جی خواد او خباتی دا بگرن کنگرکی نتویل باشوری کردستان جی پیوسته زودرون کد پیوسته بے پیش خستن و لگل کنگرکی نتویل از دویزم که عاجله هیزکی نتوی عسکری جی پیوسته یعنی ارتشکی نتوی بینگا به آبتن و به پیش خستن تدبیرین پاراستنی از کارتی پیوسته باش ویا نه کار حزبکه کار همو هیزین کردستان باشوره عادلا از بینگا به هم دویم به آبتن هم باورم کن نتیجه که باش بوده دجمزی بودی کارتی دکانه خافرین بکه عقل خبرات سر خواهد بله زور سپاس بو برئیس عثمان اوزالان سیاست مداری سربخۆ لە باکووری کوردستان بەڕێز نیزامەدین تاش هەواڵبۆتان لە ڕێبەری پارتی وڵاتپارێزی باکووری کوردستان کە لە بەرنامەی پارادۆکس بەشدار بوون ئێستا ڕاستەوخۆ بەڕێز عابد ئیکا نوێنەری هەدەپە لە هەولێر لەگەڵمان بەڕێز کاک عابد ئەم کاتت باش دەم باش کاک عابد بەرنامەکەم تایبەتە بە تێڕوانینی هێزەکانی باکوور تێڕوانینی هێزەکانی هەدەپە ئێوە چییە سەبارەت بە ئەو بارودۆخەی کە لە باشووری کوردستانە گوزارێ سەبارەت بە دوای پرسی ڕیفراندۆم یان قۆناغی پۆست ڕیفراندۆم و قۆناغی دوای 16 ئۆکتۆبەر کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی کێشە و ئاریشەی سیاسی ئابووری و گەلە کۆمەچەی ناوچەیی و هەندێک گەڵێن بە دەخالەتی ئەمریکاش بووە هەڵوێستی ئێوە چیە لەو بارەوە بله وقتی زانین پیشیا سالکی وقت هدف شانده که مزن دو سروکاتی ها هفت سروکی گشتی هدف بریز صلاحاتی دمی تارسه سردان من باشور کردستانه گل برای حرم کردستانه یک دو پارتی و حیزبان ده حدیثین مچه بون بو مسئله چاره کردن نافخایی باشور کردستانه بو نزدیکاتی هندری هر بخش کردستانه تایبت آسته پارتیان سیاسی این کرده ام مسئله آبوری و سیاسی و پارلمنت توی هرمه پارتیان سیاسی نکارن ورن با هف نکارن لپارلمنت توی در هف بجبن وقت هدفه وی چاقی نفستن نزدیکاتی نوا پارتیا ده افسوب امکار مجلس سابار دهاندن هر دو راسکرین وی تمامیل جولی راکن و که دفعه مخواستن میچاخی وان دیتنه مبو ازی امکارم بیجن بو پیشتر روژا گلمه تایبت بو ستاتوا باشور کردستانه ام دزانن یعنی بخشی که کردستان وی هر زده شهادت چه وی انفال حلب چه هر وها بصادان به هزاران انسان ما جان خود دستانش بو حتی استاتوی کرد بخش کردستان در خواستیه بعض مخابن که پولیتیکاین غلط پولیتیکاین تنگ بچود برجواندی حزبی امکارم بیزین برجواندی مالباتی ملکی مقام بو زیادتر نرین انگل دیتن انگل پولیتیکایی گشتی نهاد مرشاندن یعنی جالی همو جهانه ده آلی امکارم بیزین هزین دامنه تویجه تداین تدیتن اگر موزیکاتی نابرا کرده اگر اداره به فرمی و سیاسی نواجبا که نه مرشاندن به گمان آن برو خراسون دایبین و سیاست ایتی آن برو شرکی بچه بس مخابن که کسی که داو کمبری و زیدر هنبری هست
هەو قبولکردن هەمبەری هەر تامولکردن نەچێبوون چاقی نەچێبوون ژە ئەنجامێ داوی دیسا ئەو هێزên دەستلادار تایبەت هەمبەری هەر yani وەکەم بێژن خەتێک تۆرێ ئێز بوو کورد نهات ئۆلێ کەس هەر کەسە زیاتر بەرژەوەندی حیزبی دامەشاندن پۆلیتیکا لەگەل دەولەتên دەری دوور پشتاخوا لەوان باشە بەڕێز کاک ئابدیکە پێ دوایە چارەنووسی ڕۆژاوای کوردستانیش لە داهاتوودا بە هاوشێوەی باشووری لێدێت بەهۆی گەلە کۆمەکەی ئێران و تورکیا و عێراق و سووریا و چرای سەوزی ئەمریکا کە لە ئێستاە وەکو وتم لە پێشتر وتم 16 ئۆکتۆبەر کاتێک کە کەرکووک ئەکەوێتە دەست چەتەکانی حەشتی شعبی بەداخەوە لە هەمان کاتا خۆشببختانە ڕقا لە ژێر دەستی چەتەکانی داعش لەلایەن هێزەکانی سووریا دیموکرات و یەپەگە و یەپەژەوە ڕزگارەکرێ ئەوە بێگومان دوو دیوی بارودۆخی کوردستانن لە باشوور و ڕۆژاوە پێ دوایە لە داهاتووە ڕۆژاوای کوردستانیش تووشێ و گەلە کۆمەکەی ببێتەوە یان باشووری کوردستانی جەچێتەوە سەر ڕێسکەی خۆی و ئەتوانێت ینی بارودۆخی خۆی چاک بکەوە لەگەڵ ئاڵوگۆڕە ناوچەی نێو دەوڵەتیەکان خۆی بگونجێنەوە پەیوەندەکانی باش بکاتەوە ینی ئایا مەترسی هەیە یا پێ دوایە هەڵسانەوەیەکی بەڕێگاوەیە بۆ کورد yani Rojavaya Kurdistanê hûn zanin şerek nasıl hat destpêkirin binûmune şerê Kobanê di cîhanê de dîrok danîşandin hêzê Kurd em karin bêjin wek şert û zirofê wî çaxî tabii ki gelê me Başûrê Kurdistanê jî hêzê pêşmerge jî kedêwajin têde mezin em nabêjin tenê hêzê YPG û YPJ wê tevhûşîndar li gel hêzê koalîsyonê pêşengê Amerîka derî Rojavayê Kurdistanê yani netirsînek ser heye erê heye em bêjin tawîle Daîş xelas bû çû nema em nikarin van tisab bêjin belku îrova Daîş şof ve bi navekî cudatir kare êrişî destketiyên Kurda bikir li Rojavayê Kurdistan jî li Başûrê Kurdistanê jî bes hatinê Daîşê 2014 şûnde êdî dersekê bû Başûrê Kurdistanê alîkê de ava bûn erê gelek şehîd cihan dayîn aliyê em karin bêjin pêşmerge wî çaxî bi qehremanî şerh kir hem Rojavayê Kurdistanê hem Başûrê Kurdistanê dîsa hêzê PKK li Başûrê Kurdistanê li Şengal li Mexmûr li Kerkûk herwiha Feranserî her du beşên Kurdistanê jî şerek bê hem hat meşandin li Kerkûkê jî hematê dukarî were parastin dukarî bibe Kobanê duyemîn jî erê eگه çaxê em van tisa dibêjin em zanin bi madeyê 140 hevkirina maka kanûnê bingehî Iraqê de li gel heremê federal ê Başûrê Kurdistanê li hevkirine bez nayê ratê heta dawiyê statûya Kurda ancî Kurdê xwedî bê statûyê ancî van madeyên 140 heta dawiyê were meşandin yani heger amadekariyek nebe heger aliye parastin aliye civaki aliye her ça deşê Kurdistanê bu parastin êvan naça gel o mamane ancî vate referandum ancî tiştekî were kirin çi ye yani bengehek tune me destekê ji bû naxwayî de eger pêkhatinek nebe wî çaxî tu nika qala referandum tu nika qala devlet bûn tu nika qala statû guhatine bikî divê yekem yekrêziyekî û ittifaqiyekî nava Kurda de hebe navê Hizbê Kurdî de hebe navê her çavdaşê Kurdistanê de hebe bi navê wê jî em karin bêjin ew jî li Kongra Netewîya Kurd de derbas dibe yan yek beşek tinê sirê xwe nikare xwe biparêze hinekê lewa bimînî kêm bimîne dijminê Kurda yek tinîne dijminê Kurda gelekin hûn zanin Türkiye İran Iraq her wiha gelek hêdên dî çaxê mesele bi meselê Kurd dibineyek ama mixabin Kurd du partî nikarin bi hev û yekîtiyekê ava li hemal çepera de li hemberî dijminê xwe rawatin باشە بەڕێز کاک عابد بارودۆخی کوردستان بەگشتی خراپە بینین جگە لە ئەوە لە باشوور تووشی ناهەمواری و شکستی زۆر هاتووە لە دوای 16 ئۆکتۆبەر و بەشێکی زۆر لە خاکی ناوچە جێناوەکانی لەدەست داوە
لە باکوور بەشێکی زۆر لە هاوسەرۆکانی هەدەپە و بەدەپە و بەشێک لە سەرۆکی شارەوانیەکان و بەشێک لە پەرلەمانتارانی ئێوە دەستگیر کراون لە ناویاندا بەڕێ سەلاحەدین دەمیرتاش و هاوسەرۆکەکەی و لە باکووری کوردستان بەردەوام شەڕ هەیە لە نێوان پێکەکە و حکوومەتی تورکیا و لە ڕۆژهەڵاتی کوردستان بەردەوام لە سێداردان و گرتن و کوشتن و مافەکانی خەڵکی کوردستان نییە ئەوەی کە هەیە تا ڕادەیەک لە ڕۆژاوایە چی بکرێ بۆی کە کێروی بارودۆخی سیاسی کورد لە هەموو پارچەکان ڕوو لە هەڵکشام بکە و بتوانن گوتارێک یەکگرتویان هەبێ و بتوانن بۆ نمونە لەگەڵ ئەو قەیرانانە دەرباز بن و نەکەونە ژێر ئەو مەترسیانەی کە هەیە بەتابەتی کە لە ناوچەکەیە چاودێرانی سیاسی پێیان وایە ئاڵگۆڕێک بەڕێوەیە لە دەرەنجامی گرژیەکانی نێوان ڕاز و تاران کورد لەم دەرفەتەیە بێت چی بکە هەندێک گەڵێن کۆنگرەی نەتەوەیی یەکێکە لە ئامانجەکانی یا یەکێکە لە فاکتەرەکان بۆ ئەو پرسانە بۆ وەڵام دەرەوە بۆ پرسانە هەندێکی ژەڵێن نەخێر پەکەکە و یەکێتی و پارتی هەژمونی خۆیان بەسەر ئەو کۆنگرەی نەتەوەیی یا کرد لە ئابی 2013 و پەکیان خستوە لە ئێستاسان ناتوانرێ بە ئاسانی ئەو ڕۆڵە ببینێت کە هەر یەک لە پارچەکان گیرگفتیان زۆرە و هێزە سیاسیەکانی هەرکان پارچێک لەگەڵ پارچەکانی تریش پەیوەندیان خراپە ئەوانە بە نمونەیەنەوە بۆ منە پەیوەندی پارتی و گۆڕان پەیوەندی پارتی و پێدا پارتی پەکەکە و پارتی و پەیوەندی نێوان یەکێتی و گۆڕان و هەموو ئەم هێزانە پەیوەندیان خراپە چۆن نەتوان کۆنگرێکی نەتەوەی سازکەن ئەگەر وا بێیان پێیان وایە کۆنگرێک نەتەوەی ناتوانێت کەواتە دەرفەت چییە ئەڵتەرناتیڤ چییە بۆی کە کوڕ ڕوبەڕووی هەموو تەحەدا و مەترسیانە بێتەوە بله درصد وقت دست بکشیم بگو تشتن پیشا سالا که ما خواستین انجام بگیرن مخابین که انجام نگرد بر بو به مسئله بر چاره سر کرن بو مسئله کنگره نتوی مسئله لهنبری ها حزب کرد بنمونه پارتی یکی گوران کومل پکه هموه بکارن به باهر او خباتن 2013 کنگره نتوی کرد جارک بی در کم هلای و تمامی که دوی یکم بخش کردستانی هر هرم که دسته که ناخواه پارتی سیاسی لحظ بجزن وان گوتوبه زانه و خود اخلاق بکن تحمیل لهمبری ها بکن آدوی همین دوی هر کسک گل ما حمود خوازن هر پارتی که و یک هدف هم دشنه وان اوزا یک پارتی سیاسی باشور کردستان ام جوانان زیارت دکن نرین دگرن هر کس بو کنگره نتوی کرد آماده ال گوتنه خوده بس مخابن کی چاخه تی گاوین پراتیکی وره آوتن و بو مسئله وره چاره سر کرن هر کسی خود دا آلیه کی اون زانی پیشا دوسته مان پیشانها شوران نتوی کرد لبازار سلیمانی داده فکرن از باورم باوجین پیش آمده دوباره دیسا شوران دیامین آماده کاری کنگره نتوی کرد وره نشاندن وره پیکانین یعنی چاره سریع ما هموش کار یکیتی مده لکنگره نتوی کرد چند خالات هم بکنیم به هر بکنه دسته که دبه اول کنگره نتوی کرد یا هم دخوازن بلکه هم نکارم انجام جو بگیرن اما هم دخوازن ورن با هر بجوین گوتنه خواه روبرو هم کارم بیجن نافاده چاره سر بکن اگر نه اگر یکیتی که کرد آن هم کارم بیجن نا و هر چابش کردستان همون پارتی سیاسی یکیتی هاتف و آبا کرن باور که رفراندوم در واسطه باشور کردستان همو دوستین کرده پشت خانه دا کرده آنجی آریکاری و دسته خوش بو کرده بکره بس اگر پولیتیکا اگر غلط هم کرده دا وره مرشاندن به چاخی نتنه مسئله یکیتی پارتی یعنی بو هدف ایج در واسطه همو پارتی این کرد دوی پولیتیکا که هزش آزو برجمندی کردستان آزو برجمندی گل کرد نه برجمندی حزبی دوی هر کسی زو برجمندی حزباتی نه که در خط سوری بو کرد بو کردستان ناوامده هذا ان کسک نکاری به در باز بکن بله بەڕێز کاک عابد هەندێک لە ئەو بەڕێزانەی کە لە بەرنامەکەی بن بەشداریان کردووە لە حەڵقەکانی پێشووە کە تایبەت بوو بە تێڕواینی هێزەکانی ڕۆژئاوا و ڕۆژهەڵات سەبارەت بە پرسی کوردستان باشووری کوردستان دوای پرسی ڕیفراندۆم و دوای 16 ئۆکتۆبەر نوێنەری پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاگ
ئەڵێ هۆکاری سەرەکی لە بەرامبەر ئەو شکستانی کە بەر باشووری کوردستان کەوت بارزانی بوو بەو دەلیلەی تاگڕۆ بوو پەرلەمانی داخست گوێ لە هێزە سیاسیەکان نەگرت دەستا و دەستی دەسەڵاتی نەکرد و تەنانەت باز لەوەکە کە گوێی لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و وڵاتانی هاوپەیمانیش نەگرت و تەنانەت ئامادە هیچ دیالۆگێک لەگەڵ حکوومەتی عێراقی نەبوو بۆ چوونە تا چەند ڕاستە yani em dixwazin zêdetir van krîzên li Holê çawa were rakirin bêguman heger dirêj barzanî serokê vî herêmê din em bêjin berdesarê herî navîn ew ye ew tiştekî cuda bêguman ew wisa ye ew yek ji polîtîkaya xelet li gel dijminê Kurda polîtîka gidayê meşandin taybet li gel AKP li gel Tayyip Erdoğan اون زمان وقت هدف هزاران جارا مبیا آنی از زمان امی ساتیم نه زمان یعنی یه ما گازم دیمه رخنه مل وحده دهیه بس داخل دیمه ام با مثلا چرا بکنیم چاره سر بکنه رفراندوم سر خواه حزب پارتیا که اراده گله که نکاره در خولی وی چاخیجی ما مثلا شنگال کرکوک مخمور اف ناوچین تایبت مادن صادوچه ده و بو بنگهک زمینک آماده کاریک نهاتی آفراندن وقت رفراندوم اینه ام ندن بری دولت کردینه ام ندن بری سرخواب کردستانه tam بر واجبه ام انسان خوابخشینه بو آزادی گلیمش بو آزادی ولاتنه ام جان خود دنه مال نتنه قصر نتنه و نزان معاش نزاچی نتنه انسان خوابخشی دخوابتن دوی ولاتی هم خوابتنه اما راست او برادر تا گوتینه آلیه دیدن گنهبار نازن آنجی ایران بری گلی کود خیبت بری دستکت که باسور کردستانه رخنداری بوده دیده دسته که دریس ناسود بارزانی بود زرکو تاریخ دی برشک کردستانه ایوی هرمه یکن در بسیاره بیده ایست بریار رفراندوم مجدایی او خواه ای گوهداری دوست و حوال و نتبه خواهد نکری ظرفی او خواهد هم گل خانه هم بیدن موافق دموکراتیک ای کاربین رفراندوم موافق گلمه تایبت گلمه باشور کردستانه 26 سال 27 ساله در توی که فرمی هیا لبه هرمی ده دوی او هیچ پیگرده بسن او وی دولت نو وی چه لیویتی لیوی که بعض زی شوابی بینگه هک نافی آفراندن نافی آماده کرن بو برجواندی حزبه که بو برجواندی ام کارم بیزن آن مالبات که یا گیبی دادن من لسته هیا 2 سال دوباره بیزن ام نلوینه ام بو کارنا وان مشکلا چاره سر بکن و ای دیانین ام واجبی گازنه فعال هر بکن ام بیزن غلطی که بو کمانی که بو پارتی ام بیزن پارتی امکرات کردستان ببین آخه زیادتر کمانی یکی اجتماعی کردستان بو ام دیگر بینیم یعنی غلطی ای که بو ای بو ای بو غلطی ای تایبت هر دو حزب سرکه بدیم امکار بدیم پارتی دموکراتی کردستان یکی اجتماعی کردستان بلکه برپسداری واندن پارتی هری سرکه اگر واندن اگر پارتی نکاری حمید بکن نکاری لبن سیوان پارلمانت هرم کردستان در لحاظ بدیم بریار بسینن و آنجا بریار میرین اگر بهداری بکن دو گمان برپسداری واندن باشە بەڕێزکاک عابێد بارودۆخی باکووری کوردستان تا دێ ڕوو لە خراپترە بێ و شەڕ و پێکدادانەکانی نێوان هێزەکانی گەریلای پێکەکەوە دەوڵەتی تورک بەردەوام لە ناوچەکانی باکووری کوردستان ڕوو لە هەڵکشانە پێتان وایە ینی ئاماژەیەک نییە بۆ پرۆسەی ئاشتی و بۆ چارەسەری قەیرانەکانی کورد لە باکوور یان پارتی کرێکارانی کوردستان گەیشتۆتە ئەو نەتیجەیە کە ناتوانێت بە هیچ ئەنجامێک بگا لەگەڵ حکوومەتی تورکیا و لەو بارەیەشەوە پرسێکی گرنگتر هەیە ئەوژەوەیە کە بارودۆخی ئۆجالان لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە شاراوایی ماوەتەوە ئێوە پێتان وایە باکووری کوردستان بەرەو چاڕاستیە گەڕوە لە کاتێکا کە باشووری کوردستان ڕووی لە خراپی کردووە و وەکوتم باکووری کوردستانیش لە بەردەم مەترسی گەورەدا لسر بخش باکوری کردستان اون زانی 40 ساله خبات تکوشینک به همحال هم بری دولت ها داگرکر یا ترکیه جالی پارتی کارکر کردستان تگه که پیشنگی ها ربرا خودت نشاندن سال نوتی و حتی رو
خبات سیاسی مدنی لگالن بیجن دوی ولاتی در جعالیه پارتی موک در حتار جایی رو هده تیم ارشاندن یعنی نه سنه ایرو دولتا ترکیه هنبری باکور کردستان دوی آوائی شرک بیج سرو بر شرک هم کارن بیجن کنکوژیا بازار رو خواندن سال نوتی که همه تجده سال نوتی 18,000 انسان بگونه فعالیه و نه بیاز دست دولتی هاتن هم باید کردن هاتن کستن همه تسیده بردامه بعد چه شهر دولت ترکیه هنبری کرده باکور زیادتر دبه ترکوشین باکور کردستان جواب زیادتر دبه بنمونه 13 پارلمانتر کرد سال 94 چون پارلمانتر ترکیه به اتفاق پارتی و اتفاقی نوی صحفه ایو امگیه سنوی انجام کو ایدی 84 پارلمانتر مدرخصنه یعنی هیچ تشتک نوی نکار پیوازه کاره دسته کرن دو کاره بره دسته کرن اما پیوازه 4 کاره بره دسته کرن بو چاره سرکنه تصریح که کرد و ترکیه به بجشتی اون زمان یعنی ریبرا پو زمان خطی سوره ریبرا پو تندرستیوی اولایی اگر آگاهی که جنبه دولت ترکیه حکمت ها که پیچی بخواهی نمیتونه تشتک هم کارم بدی ولاتی دواره نشاندن اگر آگاهی ریبرا پو نه برگرتن زالیه پگکی و شرک وره را وستاندن آن امکارن بیدن ناظرک وره داین آن داخلی حدیث نبودی مدستا نمونکنه زرکو هات جرباندن اون زانن 2007 حتی رو جایی رو به ناظر حدیثین نوا آواکی نوا پگکی و ریبراب و آکته ده هات نرساندن و بنمونه پیوازه اصلو حتی اینجالی و هر وها بس نیت آکته از بو سرسرکرین مسئله کرد نبو او مطابقات دولما باشد بیدن هری آخر حدیثین دیگر برافو تایید هردوان بیا نیت خواهی اشکره کرد دو سرسرکرین باشە بەڕێز کاک ئابێت ئەگەر دوایین پرسیارم ئەوە بێ ئێستا باشووری کوردستان ئەبێت چی بکە کە ڕیفراندۆم شکستیەنە و 16 ئۆکتۆبەر بوو بە گێڕانەوەی بەشێکی زۆری خاکی ناوچێناوەکان بۆ ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقی و هێزە سیاسیەکان ناکۆکن پەرلەمان پەشی کەوتووە و سەرۆکی هەرێم نەماوە لە دەبێت چی بکە باش حکوومەتی هەرێمی کوردستانی باشووری کوردستانە بێت چی بکە بۆ دەربازبوون لەو قەیرانانە حکومەتی هەرێمی کوردستان دەبێت دەستێکی وەک حکومەت وەک پارلەمەنت و بکارە هەر تعمیل بکێ بکارەنە لە هەر بدبن بۆران کۆمەلە پارتی یەکیتی و یەکگرتو تایبەت لەگەڵ حیزبێن دیزە هەمووشە دەبێت جدی هەرکەس بگوتنی خۆی بوو مەسەلەی چاوەڕێ سەرسەکردن مەسەلەی ئابووری مەسەلەی سیاسی مەسەلەی جواکی مەسەلەی پاراستن مەسەلەی یعنی بگشتی ئام دەبێت دەستێکی ناخواهی به هنکی بکارن هفت قبول بکن هفت تعمل بکنه دبه کس تکبو برجمندی خواه کسایتی و حجبی اوقات خواه اوه نکه دبه هنکی بمیره روش گل ایرو کریزین دین پیشامده پیشاروز آمده الباطور کردستان چواره پیشامه ندیاره زاکو حولدان کسا که زیده نینه با مثلا سربیتی یک جی دبه هر حزبکی پولیتیکا خواهی مصانن داوید در شهر درباز بکن لیگر چیزان دولت لیگر چیزا حزب لیگر چیزا ولات پولیتیکا جتا مرساندن حتی کسین ده روشه ده دبه هر کسی بیا باش بسکره هر کس رخنداری خواهی هنبری گل مل هنبری خلقی باشوری کردستان تایبت و هنبری همو گلی کرد دبه بکار رخنداری خواهی بده دوه اگر نبه او یا گنهبار بکن او یا سوزبار بکن مسئله باید که نای تاره سرکرم بەڵێ زۆر سپاس بەڕێز کاک ئابدیکە نوێنەری هەدەپە لە هەولێر و سپاس بۆ بیسەرانی رادیۆگەلی کوردستان کە ئەمڕۆ ماندوومان کردن و گوێگرمان بوون سەبارەت بە بەرنامەی پارادۆکس لە رادیۆگەلی کوردستان تایبەت بۆ تێڕوانی هێزەکانی باکوور لەسەر ڕووداوەکانی باشووری کوردستان بە تایبەتی قۆناغی پۆست ڕیفراندۆم و قۆناغی دوای 16 ئۆکتۆبەر و ئەو بارودۆخەی کە لە کوردستان گوزەراوە تێڕوانینی ئەمڕۆ چەند کەسێک ماوەگرت بەڕێز عوسمان ئۆجالان سیاست مداری سربەخۆ برای بەڕێز ئۆجالان ئەندامی کۆنسەی سەرۆکایەتی پارتی کرێکەرانی کوردستانی پێشوو بەڕێز سەرحەد ڤارتۆوە ئەدبوو وەک بە تەلەفۆن
لە قەندیلەوە لەگەڵمان بێ بەرپرسی پەیوەندیەکانی کەوما جڤاکیان کوردستان کەجەکە بەداخەوە کە نەیتوانی بەردەوام بێ لەگەڵمان بەڕێز نیزامەدین تاش هەواڵ بۆتان لە ڕێبەری پارتی وڵاتپارێزی باکووری کوردستان و ئەندامی کۆنسەی سەرۆکایەتی پەکەکەی پێشوو و بەڕێز ئابدیکە نوێنەری هەدەپە لە هەولێر لەگەڵمان بوون تا بەرنامەی داهاتوو هەوڵەدەین بەرنامەی داهاتووی پارادۆکس وەک هەمیشەکە لە سێحەوتی ڕابردوودا تایبەت بە تێڕوانینی هێزەکانی باکوور ڕۆژهەڵات ڕۆژاوە هەوڵ دەدەین بەرنامەی چوارەمی داهاتوومان تایبەت بێ بە لێکدانەوە و بیر و بۆچوونی هێزەکانی باشووری کوردستان سەبارەت بە قۆناغی پۆست ڕیفراندۆم و قۆناغی دوای 16 ئۆکتۆبر کاتێکی خۆش بۆ هەمووتان و سپاستانەکەم و هیوادارم کە توانی بێتمان بارودۆخی سیاسی باشووری کوردستان و پارچەکانی تر باشی هەڵسەنگێنین تا بەرنامەی داهاتوو کاتێکی خۆش.